سڵای خی گەورەتان لەبێت بڵێ ئێستا ئێمە لە بەردەم وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستنی شاری هەولێر کۆمەڵێک قوتابی و خوێندکار لێرە گرتبوونەوەیکی ناڕزایەتیان ئەنجامداوە. ئەم قوتابی خوێندکارانە دەرچوو یەکەم و دووەم سێمی سەر ئاستی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستانن، هاتوونەتە بەردەم وەزارەتی خوێنی باڵا بۆ دەربڕینی ناڕزایەتی. بەڵێ من دەستمە لای خۆیان بۆەوەی زیاتر داواکاریەکانیان بگەێنم. سڵای خی گەورەت لێبێت من دەبێ بپرسم ئێوە داواکاریتان چی و بۆچی لێرە گرت بوونەتەوە؟ داواکاریمان دامەزرانی یەکەمەکانە. ئەمە 4 ساڵ لێرە لەناو شاری هەولێر هەر مزارەمان کرد لە سلێمانی لە هەموو هەر جوابەچی تەواو نەگرتە، ینی وعدەچیان بەمەدایە پاش 2 مانگ وەک خۆلیاتەوە، ینی هەر ئەوە 2 مانگ مزارەمان کردێتە بۆ 4 ساڵ. باشە چی وعدی بە ئێوە داوە؟ ینی کنەوانەی وعدیان بە ئێوە داوە و جێبەجێیان نەکردووە؟ لە ئەنجومەنی وەزیران کتابمان بەرز کردەوە، ینی علاس جوابی نهاییمان بدەنەوە، بەڵام ئەو چەند مانگێک پێشستا بوو هیچ جوابێکماوە نەگرت. لە خوێنی باڵا چەند جارێک هاتووینە لە زۆر جێتێشیان لە هەر لایەک چوینە، هەر وعدەک درراوە جێبەجێ نەکراوە. پاش چەند مانگێک لۆمان بە دەرکەوتووە بەس ڕاگرتنا مە ڕادەگرن و وەختمان دەکوژن. ئێوە چەند قوتابین، ژمارەتان چەندە دەرچوان یەکەم و دووەم سێم؟ 2016 لە بۆ 17,100 قوتابین، هەموو ساڵەکان 1100 قوتابین، یعنی تقریبان بە هەموو ساڵەکان 4400 قوتابینە. دەستان خۆش بێت. بەڵێ من دەمهوێت بسمە لای بەشێک لەو قوتابیانەی دیکەکەوە دەرچوو یەکەم و دووەم سێمی سەر ئاستی زانکۆ و پەیمانگەکانن. سڵای خی گەورەت لێبێت داواکاریتان چییە و بۆچی لە بەردەم وەزارەتی خوێنی باڵا؟ داواکاریمان ئەوەیە کە ئەچەند قوتابێکە بۆ ساڵی 2016 بۆ ئەفدا کەوا لێک تاسێ لە هەموو کۆلێژ و پەیمانگەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان دامەزرین. لەبەر ئەوەی ئێمە بە مافێکی ڕەوای خۆمان دەزانین کە پارچەندین ساڵ پاش 16 ساڵ خوێندن و هەروەها خۆماندی کوردن، بەڵام تا ئێستا کەسێک نەهات بەردەمانەوە بۆ ئەوەی کەوە ئەو ئامانجان بێنێتی بەڵام ئێمەکو خەونێکە کەوا خوێندمان هەروەها هەوڵ و تێکشمان بۆ ئەو بووکەوە پاش کۆلێژ جێگەی خۆمان بدۆزینەوە لە زانکۆ پەیمانگەکان. لەبەر ئەوەی زۆر بەجددی خوێندومانەوە هەوڵ و مادوبوونێکی زۆرمان کێشراوە و زۆر ئازارمان چێشراوە بۆەوەی کەوە گەیشتن بەو ئاستە، بەڵام تا ئێستا بۆ 4 ساڵەکەوە خۆپیشاندان دەکەین کەسێک نەهاتۆ بڵێ باشە ئەوە مەسیرتانە، ئەوە کتابەکەتان بۆ کراوە یان نەکراوە. چونکە لەبەر ئەوەی ئەو قسانێک کە تەنها گوێمان لێ بۆ بەڕاستی ناخافڵاندنی ئێمەیە، چونکە چەند کەسێک بوون ئەڵێ داواکاریمە بەرز کردەوە بەڵام ئەنجومەنی وەزیران وەڵام نادەنەوە. ئەنجومەنی وەزیران ئەڵێن کتابمان بۆ نەکراوە لە خوێنی باڵا، ئێستا کەس نازانێت کتابەکان بەکوێ گەیشتووە، ئەو کتاب بۆ بەرز نەکراوەتە لە خوێنی باڵا بۆ ئەنجومەنی وەزیران بەرزی نەکردێتەوە و جێبەجێ نەکردووە. ئێوە خۆتان چوونەتە لای دام و دەستگاکانی حکوومەت ئەنجومەنی وەزیران لای وەزیری خوێنی باڵا؟ زۆربەی جار داوامان کردو یان چای بێمە نەکەوتو یان کە چای بێمە کەوتو وەڵامێکی دەقیقی نەداوە بۆ ئەوەی کەوە ڕاستی بەڕاستیانی ڕازیکرد بە وەڵامەکان. دەستان خۆش بێت. بەڵێ ئەوەی کا دەبینن بەشێک لە نیگەرانیەکانی قوتابیان و زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستانە کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا نزیک بە 1100 قوتابی لە هەر ساڵێکدا دەرچوونە، بەڵام تاوەکو ئێستا هیچ یەک لەو دەرچوانە دانەمەزراون. بەڵێ ئەمە بەشێک بوو لە زانیاریەکان لە بەردەم وەزارەتی خوێنی باڵا لە شاری هەولێر.